زنجیرەچیای زاگرۆز زیاترین خاکی ڕۆژهەڵاتی کوردستانی لەخۆگرتووە و هەزاران ساڵە بەهەشتێکی بەناو کوردستان خوڵقاندووە کە سروشتێکە لە شاخ و دار و ئاو. لەگەڵ نەمانی سەرما و سۆڵە و هاتنی نەورۆز جەژن و بۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەست پێ دەکات. ئەگەرچی جەژن و بۆنەکان لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە دەگۆڕێ، بەڵام هەر کامەیان تابلۆی ڕەنگاوڕەنگە کە کورد پێشکەش بە گەلانی دیکەی ناو ئێرانی دەکات. لەم ساڵانەی دواییدا نەورۆزی کوردی لە تارانی پایتەختی ئێران دەنگی داوەتەوە و گەلانی ناو ئێران بە شایی و هەڵپەڕکێی کوردی پێشوازی لە ساڵی نوێ دەکەن. لێرە لە تارانی پایتەختی ئێرانەوە کوڕ و کچانی کورد تابلۆیەکی ڕەنگاوڕەنگ لە فەرهەنگی کوردستان پێشکەش دەکەن. تابلۆیەک لاشتەوایی و یەکگرتووی کە خاوەن مێژوویەکی هەزاران ساڵەیە. دەنگی ئەم کوڕ و کچە کوردانە لە تارانەوە دەگاتە دوورترین خاڵی سنووری ئێران. بۆیە لێرە لەسەر سنووری ڕۆژهەڵات و باشووری کوردستان باوک و دایک و کەسوکاری ئەو گەنجانە خۆیان ئامادە کردووە تا ئەوانیش تابلۆیەک لە ژینگە دۆستی مرۆڤی کورد بە گەلانی دیکەی ناو ئێران و جیهان بناسێنن. ئێرە گوندی دەرەتفێیە لەسەر سنووری ڕۆژهەڵات و باشووری کوردستان. دانیشتوانی داوێنی ئەم زنجیرەچیایە بە درێژایی ساڵ خاوەن چەندین جەژن و بۆنەی جۆراوجۆرن کە لە گەلانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیایان دەکاتەوە. کوردستان وەک چۆن سروشتەکەی بە درێژایی ساڵ ڕەنگینە، دابوونەریتەکەشی پەلکە زێڕینەیەکی ڕەنگاوڕەنگە کە بە گوێرەی وەرزەکان ڕەنگی دەگۆڕێ. لێرە هەموو ساڵێک دانیشتوانی گوندەکە لەگەڵ گەشتیاران کۆدەبنەوە تا هاتنەوەی حاجی لەقلقەکان بکەنە جەژن و شایی. ئەم جەژنە گوندی دەرەتفێی وەکو شاری حاجی لەقلقەکان لە ئێران ناساندووە و ساڵانە بە هەزاران کەس سەردانی ئەم دەڤەرە دەکەن تا ژینگە دۆستی و پێکەوە ژیانی مرۆڤ و باڵندەکان لە نزیکەوە ببینن. لە کوردەواریە نەریت و جەژنێکی زۆر بەڕێوەچێت وەکو جەژنی نەورۆز، جەژنی ئاو، جەژنی هەنار و جەژنە ئاینیەکان. جیاوازتر لە ناوچەکانی تر ئەمە چەند ساڵێکە لە ئاوایی دەرەتوێ جەژنی هاتنەوەی لەقلقەکان بووە بە نەریتێک و یەکێک لە جەژنەکانی خەڵکی ئاوایی. ئەم جەژنە لە ئاخری زستانە کاتێکە لەقلقەکان ئەیەنە و لە شوێنی خۆیان نیشتەجێ ئەبن ئامادەکاری بۆ ئەکرێت. لە کاتی دەستپێکردن و ئامادەکاری بۆ مەراسمەکە خەڵکی ئاوایی ژن و پیا و بە هەرەوەرزی دەسەێنە دەست یەکە و مەراسمەکە بەڕێوە بن. لەم مەراسمە دەستپێکەکەی لە ژنێکەوە دەست پێکات
کارەکەی و شتەکە ئەسپێرن بە ژنێکی بەتەمەن و پیاوێکی بەتەمەن. هەڵپەڕکێ بەشێکی دانەبراوە لە هەموو بۆنەیەکە، بە تایبەتی لە جەژنی لەقلەقەکانە بەشێکی ناوەرۆک و بەشێکی ئەساسی مەراسمەکەیە، بەشێکی جەژنەکەیە کە حتممە ئەشێ لە بۆنەکەیە بوونی ببێت. هاتنەوەی حاجی لەقلەقەکان ئێستا وەکو بۆنەیەکی نەتەوایەتی لێ هاتووە و ئامادەبووان بە جۆش و خڕۆشەوە ئەم جەژنە پیرۆز دەکەن. جەژنێک پڕ لە خۆشی و شایی کە تیایدا هەڵپەڕکێ باڵا دەستە و بە دەنگی زرمەی پێ و لەنجەی چۆپی کێش پێمان دەڵێن کوردستان وڵاتی ئاشتەوایی و شایی و ئازادیە. لێرە لە شارۆچکەی ڕوانسەری سەر بە پارێزگای کرماشان خەڵک لە دەوری یەکۆ دەبنەوە تا ڕوەکە دەرمانی و خۆراکیەکانی سەرچیایی شاهۆ نمایش بکەن. ئێرە گوندی کانی کوچکینەی نزیک لە ڕوانسەرە کە لە پاڵ ئەو خواردنانەی لە گژوگیا دروستە بێ میوانەکان لەگەڵ دابوونەریتی کوردەواری و هەڵپەڕکی کوردی ئاشنا دەبن. لە ڕۆژی 22 گوڵان یەکەمین فستیواڵی گیاڕەوەکیەکان لە شاری ڕوانسەر لادێی کانی کوچکینە ماڵی گەشتیاریە ئەقامەتگای بوومگەردی سابات بەڕێوە چووی. ئەم فستیواڵە بڕیارە وەکو نەریتێکی ساڵانە بەرگوزار بێت و بەڕێوە بچێ بۆ ساڵانی داهاتوو، چون ڕوانسەر ئەبێتە دەواازەی ورود بە ئەورامانات و کێوی شاهۆیش لە شاری ڕوانسەرەوە دەست پێەکە هەتا هەڵەبچە. کێوی شاهۆ وەکو دایکێکی بەخشەندە داوێنی کردوێتەوە بۆ خەڵک کە لەو ڕەوەکیانە کەڵک وەربگرن بۆ چێشت و بۆ دەرمان. لەم کێوە 170 گیای تایە کە 17 نەوعی بەخۆشیوە لەسەر سفرەکانی ئێمە ئیسە کەڵکی لێوەرەگرن وەکو چێشت ساڵانە کە لە وەرزی بەهارە چێشتی لێ ئەنێن ئێمەش توانیمان فستیواڵە بەڕێوەبەرین کە لەم گیا و چێشتە گیایی و کوردیانە کەڵک وەربگرین و خەڵک هەم لە فستیواڵەکە بەشداری بکەن بۆ ئەو کەسانە کە وەگنن گیاخوارن بۆ کەڵک وەرگردن لەو چێشتە ڕەوەکیانە و هەمیش وەکو گروی موسیقی و گروی هەڵپەڕکێ و شتە دەستکردەکان سەنایعی دەستی لە غورفەی فستیواڵەکە ئێمە دامان ناو خەڵکیش پێشوازیە باشیان لێ کرد. ئێمە ئەم فستیواڵە بێچکە لەوە فرۆشی گیا ڕەوەکیەکانە ناساندنی مانتەقەی هەورامانە بە سەراسەری ئێران. بۆ نمونە ئەم فستیواڵە
چەند تەسیرێکی هەیە لەسەر بوژانەوەی لادێکە کە پێشتر خەریک و بەرەو چۆڵەوانیەکی دووسێ ماڵی لێبوو ئیسە بە خۆشیەوە حدودە 20 ماڵە هاتوێتەوە بۆ ناو لادێکە و لادێکە لە سەرانسەر ئێرانە ئیسە ئەیناسن بێچکە ئەمیشە کاریگەری لەسەر شاری ڕوانسەر و هەورامانی شاهەیە ئەم گیاهانە هەم وەکو بەخامی ئەی خۆن یا بە چێش دروستیەکەن یا وشیەکەن وەکو دەرمان لە سەیدەلی و دەواخانەکانە خەریکن ئەیفرۆشن. بەخۆشیوە ئەتوانم ئەمە بڵێم کە هەورامان بۆتە بنکەیەک بۆ گەشتیاری لە ئێرانە زۆربەی پارێزگاکانی ئێران ئیسە بەخۆشیەوە ڕوویان لە هەورامان کردووە چون هەورامان لەگەڵ شوێنانی تری ئێرانە جیاوازە لە بواری زمان کەلتور دابوونەریت خواردن ئیتر ئێمە گەشتیاری بەیانی و ئێرانی زۆرمان بووە کە دێن لە هەورامانە تا بەشێ لە هەورامانات و بەشێ لە کرماشان شتێکی جیاوازە بینن بۆ نمونە دێنەیرا هەڵپەرکەی کوردیە بینن موسیقی کوردیە بینن. هەڵپەرکێ نمایشکردنی شوناسی کووردە لە ناو جەژن و فستیڤاڵەکاندا. بۆ نەو جەژنەکان بەبێ هەڵپەرکێ و جلوبەرگی کوردی ناتوانن تابلۆیەکی کوردانە نمایش بکەن. هەڵپەرکێ لە زمانی کوردیدا بە مانای هەڵپەڕین و لە زەوی بەرزبوونەوە یان لە زەوی بڕانە، بۆیە تەنیا سەمایەکی سادە نییە، بەڵکو مانەوەیە لە نێوان ئەرز و ئاسماندا. لە ناو هەڵپەرکەی کوردیدا 4 هێما هەیە کە هەر کامەیان مانایەکی تایبەتیان هەیە. بادانی چۆپی هێمای ئازادیە، هەڵپەڕین و پێکوتانە سەرزەوی هێمای خۆشەویستی نیشتیمانە، بوونی ژن و پیا و هێمای یەکسانی ژن و پیاوە لە نێو کۆمەڵگەی کوردیدا، دەستگرتنیش هێمای یەکێتی و خۆشەویستیە. هەڵپەرکێ و ژیان. هەڵپەرکێ باس لە تاریخی کورد دەکات، باسی ژیانی کورد دەکات، فەلسەفەیەکی زۆر زۆر کۆنە بۆ کورد. هەڵپەرکێ ئامیزەتە تەکی کولتوری کوردیە. هەڵپەرکێ یەکگرتن، بەرابەری، برایی و خۆشیە لە بینی کوردەکانە. فەلسەفەی هەڵپەرکێ هەڵەستێتەوە بۆ 612 ساڵ قەبلە میلاد لە زەردەمی مادەکانە لە زمانی ئیمپراتوری هۆخۆشتەرە هەروکەی خۆسرۆ. لەوێنە ئاشووریەکان دەردەسەرسازەون بۆ کوردەکان، بۆ مادەکان. هۆخۆشتەرە فەرمانەدا بە چەنگدە فەرماندە کە بڕۆن سەرکوبی ئاشووریەکان بکەن. لەو سەردەما هەواپەیما و جەنگەندە نەوە کە پشتیبانی بکات لە نیروی کوردەکان. لەوێ لە شەڕێکی نابەرابەرە قەرارەگرن. مادەکان نسبەت بە ئاشووریەکان لە حازی نظامیەوە زەعیفترەون، بەڵام سەرەکەون لەو شەڕا کە تێنەوە بەرەو پایتەخت. هۆخۆشتەرە لیان پرسیارەکات هێژە چۆنیەوە لەو شەڕا پەرەندە بوون، چۆن پیرۆز بوون، سەرکەوتن لەو شەڕا.
سەربازەکانیان هەقیان نەوە کە شمشێر و سڵاحی سەر بۆنە ناوی کاخی شا مەجبورن لە دەستماڵ سپادەکەن لە چۆپی سپادەکەن بۆ تەوزیحداینی ێژین ئێمە ئەوەڵ شەرمان ئارام شروع کرد دەست پێکرد کە ئیمڕۆ ئێمە هەڵپەرکەی پێژین گەڕیان ئێمە لە هەڵپەرکەی ئەمە پێژین گەڕیان لەم شەڕاکە سەرەکەون هۆ خۆشەرێژە و یومی ئەم پیرۆزیە هەر ساڵ هێوە ئەمە تکرارکەنەوە بۆ مردم لە ناوی بازار و مەیادینە تکراریکەنەوە بۆ مردم کە ئێوە چۆن لەم شەڕا سەرکەوتن کە ئەمەی تر واردی ڕوزمەرگی مردمی کورد دەوێت تێتە ناو کشت و کاڵیان تێتە ناوی شاییان شیوەنیان هەڵپەرکێ گرتنی دەست نیشانەی بەرابەریە گرتنی چۆپی و دەست نیشانەی ئازادیە کوتانی پاوە سەری زەویە نیشانەی وەتەنزوزیە من نیشتمانی منە مە سەرزەمینی منەمە وەتەنی منەمە خاکی منە هەی کێشانن لە حینی هەڵپەرکیا ڕعب و وەحشەت لە دڵی دوشمنی جاتکردنە و هەروەها ئەگەر لە دوورۆ تماشای هەڵپەرکێ بکەن کە دەسەگرن وەکو زەنجیرێکن یعنی ئەمە خۆفرین وێکۆ لە هەڵپەرکیا ئەوەی کەس لە گشتیان زانیاری باشتر لە هەڵپەرکیاس بۆ عنوانی ڕەهبەری گورو و عنوانی ڕەهبەری گورو فەرماندەی گورو وا لە بەرەوە تۆزێ وڵاتر لە سەما و هەڵپەرکەی ئەم گەنجانە دەنگی هەزار دەف لە پاڵنگانەوە بەرەو ئاسمان بەرز دەبێتەوە جەژنی هەزار دەف نەریتێکی کوردانەیە کە هەموو ساڵێک لە سنە و پاڵنگان و پاینگانی سربەشاری پاوە بەڕێوە دەچێت دەف ئامێرێکی کۆنی مۆسیقای کوردیە کە مێژوەکەی بۆ بەر لە ئیسلام دەگەڕێتەوە بەڵام لەگەڵ هاتنی ئیسلام تەنیا لە ناو خانەقاکانی کوردستان مایەوە و تەریقەتەکانی کەس نەزانی و قادری ڕۆڵی سەرەکیان لە پاراستنی ئەم ئامێرەدا گێڕا پارێزگای سنە لە ڕۆژهەڵاتی کوردستان وەک پایتەختی دەف لە کوردستان و جیهان ناوی دەرکردبووە و لەلایەن ئێرانەوە وەک پایتەختی دەفی جیهان بە فەرمی ناسێنراوە لە نەریتی دەفژەنیندا دەفژەنەکانی کورد پەیامی ئاشتەوایی بۆ جیهان دەنێرن و دەڵێن ژیان بەبێ مۆسیقا سەخت و بێڕەوحە و دەف دەتوانێ ببێت زمانی ئاشتەوایی بۆ گەلانی ناوچەکە و جیهان دوورتر لە نەوای هەزار دەفی هەورامان و سنە لە پاڵ تاڤگەی داڵانپەڕ و شاخی بوزی سینەی هاوسنوور لەگەڵ باکوور و باشووری کوردستان کوردەکانی دانیشتووی پارێزگای ورمێ خەریکی بەڕێوەبردنی جەژنی گێڵاسن
هدفی اصلی اما لبرگزاری فستیوال دیاره همون فستیوالک اهدافشی هەیە بۆ خۆی فقط ناسانی جێلاس نییە ئێمە دەمان هەوێ بە بەرگوزاری ئەو جەژنوارە و جەژنوارەهای دیکە تەواوی پتانسیێل و زەرفیەتها و جاذبەهای گردشگەری بێسە سەنای دەستی هونەری فەرهەنگی ئاداب و ڕسوم زمان و ئەدەبی ئەو شارەی پێشان بە هەموو خەڵکی ئێران و دنیا بناسیێنن دیارەوە خۆتان دەزانن شنۆ شارێکی زۆر بێستا غەنیە لە لەحاظی فەرهەنگی لە لەحاظی تاریخی لە لەحاظی میراسی تەبیعی جاذبەهای گردشگەری وانە زۆر غەنیە جێی خۆیەتی ئەوانە بە خەڵک بناسیێن ئەمە دەیان بینی ڕۆژانە شاید بۆمە عادی ببوون وەکو مەسەڵەن فەرزکە ئەو جێگا خۆشانە و تەبیعەتە جوانەوە ئابوهەوا خۆشە ئەو باغ و باغاتە و میوە جوانانە بۆمە عادین وەلی خەڵکی دیکەوەی نەدیوە کە لەمان هەوەیە فەزایەک فەراهم بکەین خەڵک بێن ساڵیانە دی ببینین و زورە شتانە لەزەت بن لەو شتانە ئەرزەم بازرۆ دوایە ئاشنا بن لەگەڵ ئاداب و ڕسومی لە زمانی ئێرە فەرهەنگی ئێرە نەحوەی لیباسپۆشینی ئێرە بەرحاڵ هەدەفەوەیە کە گەردشکەر بێتە ئێرە سەردانی ئەو جێگایانە بکەن ئیستیفادە بکەن لەوانە هەمەوەی کە ئەمە ئێرە بناسیین هەمەوانیش ئەو شتانی کە هەمانە دەگەڵەوانی بەشکەین ئەوانش بێن بیان بینین شاری ورمێ و شنۆ وەکو پایتەختی گێڵاسی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ناسراون بۆیە هەموو ساڵێک خەڵک بە جۆش و خرۆشەوە جەژنی بۆ دەگرن ئێرە سێ کوچکەی نێوان ڕۆژهەڵات و باکوور و باشووری کوردستانە سێ کوچکەیەک لە دارگێڵاس و سحری سروشت و ئاوازی کوردانە هەڵپەڕکێ وەکو ئەڵقە و زنجیر هەموو نەریت و بۆنەکانی کوردستان پێکەوە گرێدەدا و بووە بە شووناسی کورد و کوردستان